صاحب شاکر ئەکتەرێکی ناسراوی تەلەڤیزیۆن بۆ لە عێراق ئەستێرەی دەیان بەرنامە بووە هەروەها بێژەری هەواڵەکان بۆ لە ڕادیۆیەکی عێراقی و تەلەڤیزیۆنیش. شاکر دەڵێت بڵاوکردنەوەی راپۆرتێک لە ساڵی 2005دا سەبارەت بە سەختی ژیان لە عێراقدا سەرنجی کاربەدەستانی بەلای خۆیدا ڕاکێشا. کەسی کە لە حکوومەت کار دەکات حەز لەم چاپێکەوتنە ناکات. کەسێک پێمی وت تۆ باشترە عێراق مەچی بهێڵی لەبەرەوەی کەسێک ئەوی بتکوشی. شاکر لە هەمان ڕۆژدا عێراقی جێهێشت و هێشتاش نەگەڕاوەتەوە. دواتر خێزانەکەی ڕایە کردە سووریا و ئەو جاپێکەوە لە ئۆردوگایەک بوون و لە ساڵی 2010دا هاتە ئەمریکا. لەو کاتەوە لە هەوڵی بێوچاندایە بۆ دۆزینەوەی کارێک لە دێربۆرنی مەشیگان، واتە ئەو شوێنەی ئێستا بە وڵاتی خۆی دەزانێت. ژیان لێرە زۆر سەختە بوو پەنابەران. شاکر و خێزانەکەی نوێنەرایەتی دواترین شەپۆلی کۆچبەران دەکەن لە مەشیگان. لە وەتای ساڵی 1990ەوە عێراقیەکان ڕۆ و دەربۆرن و دیترۆیت دەچن کە شوێنی گەورەترین کۆمەلگای عەرەبی ئەمریکایین لە ئەمریکادا. مزگەوت و کڵێسا و ڕێستۆرانتی ڕۆژهەڵاتی لەو ناوچەیەدا هەن و زۆربەی کۆچبەرەکانیش بە هەمان زمان قسە دەکەن و شوێنێکی نمونەیە بۆیان. بەڵام کات گۆڕاوە. ئۆفیسەکانی پیشەسازیە سەرەکیەکانی ئۆتۆمبیل لە ئەمریکا لە مەشیگان و کاتی ڕێژەی فرۆشتن کەم بووەوە زۆرێک لە کارمەندان کاریان لە دەستدا. ئێستا مەشیگان بەرزترین ڕێژەی بێکاری هەیە لە ئەمریکادا. باری ئابووری لە مەشیکان باشتری نییە و بێکاری کێشەیەکی گەورەیە. عەبدوڵڵا بۆمەدین بەڕێوەبەری کارگێڕیە لە نێوەندی کۆمەلگای عەرەب بۆ کاروباری ئابووری و کۆمەڵایەتی. ئەم نێوەندە چەندان جۆری خزمەت بۆ پەنابەران دابین دەکات و دەڵێت دابەزینی ئابووری بە تایبەتی بۆ ئەو عێراقیانە خراپ بوو کە لە دوای هێرشەکەی 2003ەوە هاتوونەتە مەشیگان. ئەوان کەسانێکی زۆر لێ هاتوو خوێندەوارن و چاوەڕوانێکی زۆریان هەیە و زۆریان دڵشکاونە ئۆمی دەبن و ئیمە بەشی نەخۆشی ڕەوانیمان هەیە کە چاومان بەو کەسانە دەکەوێت تۆشی غەم و پەژاران بەخۆی تێکۆشانی باری ژیان و مانەوەیان. نزیکی 7000 پەنابەری نوێ لەوانەیە تا ساڵی داهاتوو بگەنە مەشیگان و بە مەژمارە و کەسانی بە شوێنکاردا دەگەڕێن زیاد دەکا. بۆ میدیان دەڵێ کۆچبەری تریش هەیە کە وەک سەپاندنی باجە بەسەر بازاڕی کاردا. ئەمانە ئەو عێراقیانن کە لە سەرەتادا لە ئێرەتەکانی تر نیشتەجی بوون وەکو ئۆکلاهۆما و ئایدەهۆ و ئێستاکە خۆیان لێرە لە مەشیگان دەبینەوە لەبەر ئەوەی کەسانێکی زۆر دەناسن و کەس و کاریان هەیە و پیان خۆشترە. هەرچەندە پێشبینیەکان بۆ کارکردن نێگەتیفانەیە، بەڵام ڕوانینی صاحب شاکر پۆزەتیفانەیە. من خۆم لەبیر نییە، تەنها لە بیری ئایندەی مناڵەکانمم. مناڵەکانم ئێستا کە لە وڵاتە گرتوەکان زۆر خۆشحاڵن. شاکر دەڵێت تەنانەت لەگەڵ ئەوەشدا کە لە ئەمریکا نەناسراوە و بێکاریشە، بەڵام ژیانە نوێیەکەی لە دەربۆرن باشترە لەو ژیانەی لە عێراق لە ژێردەستی سەدام حوسێندا بەسەری دەبێت. ئەم راپۆرتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.